ئەتوانین بڵین لە چەند ڕۆژی رابرردوو ئاماری کۆرۆنا بە تایبەت لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەیکی بەخۆ بینیوە و لە سلێمانیش بەرزبوونەوەیەک هەست پێ دەکرێت ناو نەخۆشخانەکانە بەڵام ئەمە زەنگی مەترسی نییە بڵ ناتوانم بڵێن زەنگیشی مەترسیە لەبەرەوەی ڕێژێکی زۆر بەرزبوونەوە بە ڕێژێکی زۆر نییە 290 حاڵەت تۆمارکراوە لە پارێزگای سلێمانی و سێ مردوشمانەیە وەکۆی ئەو نەخۆشخانەی کە داخڵش بوون لە 24 ساعتی ڕابردوودا ئەتوانین بڵێن 44 نەخۆش داخڵ بوو بەڵام لە بەرامبەر یاسیرەک نەخۆش دەرچەوە ماڵەوە ماوەی ڕێژێ و نەخۆشخانی کە ئێستا لە نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانین نزیکەی 171 نەخۆش لە نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانین کە داخڵ کراون بە کەیسی کۆرۆنا کولانی تەندروستی ئەمە دەرکردنی ڕێنمایی پێویستەوە خۆ ئامادەکردنە بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو کە لە پارێزگای سلێمانی ڕووبدا لە ئێستادا بەسپاسەوە بەڕێوەبەری گشتی هەموو ئامادەکاریەک کراوە بۆ ئەگەر حاڵەتەکان بەرز بێتەوە بتوانین جایتر چۆن لە پێشودا کۆنتترۆل کرا بە شێوەیەکی ئاسان ڕێژەکان کەم کرایەوە لە ئێستاشدا بە هەمان شێوە و ئەتوانین ئەوش بڵین لە ئێستادا لە نەخۆشخانەکان شوێنی نەخۆش ماوە لە ئێستاشدا لەمڕۆ قاوشێکی تری نەخۆشخانە شەیدێ من ئامادە کراوە سی بێتە ئەگەر پێویست بکە و نەخۆشی زیاتر داخڵ بکرێت لەوێ ئەمێنێتەوە داوامان لە هاوڵاتیانەوەی کە ڕێنمایەکانی خۆپارێزی بە تایبەت ڕێنمایەکانی خۆپارێزی جێبەجێ بکەن هەوڵ بن کاتی چوونە دەرۆیان بۆ شوێن و بازار و قەرباڵغەکان ماسک و دەستکەش بەکاربێن لە کاتی گەڕانەوەیانە دەستیان تاقیم بکەن دەستیان بشۆن بە شێوەیەکی تەندروست و بتوان ماوەی دووری نێوانیان پارێزن و داوامان لە هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی ئەگەر هاوڵاتیەک نیشانەکانی کۆرۆنای هەیە تکایە سەردانی شوێنە قەرباڵغەکان و بازار نەکات و بتوانێت بە زووترین کە سەردانی نزیکترین کلینیکی تایبەت بە کۆرۆنا بکات لە پارێزگای سلێمانی